ئەکرەم محەممەد ماوەی 31 ساڵە باچەکی کۆکژی کیمیاوی بریندار بووە. ڕۆژ بە ڕۆژ ژیانی سەخترە بێت. ئەو لە ئێستادا لە 1970 سیەکانی لە دەستداوە. بەردەوام لە ڕێگای ئامێری تایبەت بە ئۆکسسیجینەوە شەو ڕۆژی ژیانی بەڕێیەکات. داواکارە با ناردنە دەرەوەی بۆ دەرەوەی وڵات ژیانی لە مەرگ ڕزگار بکرێ، چونکە پێویستی بە چاندنی سیەکان هەیە. وەزعم زۆر خراپە. بەڕام سیەکانیشم جانار عادەدا ئەکوەکەم عیدەشتی درویشم تێک چووە لەسەر ئەوەی ترم تۆدەک باشوێ ماعیدەم هەر زۆر خراپە لەگەڵ سیەکانم ئەجا ئازاری زۆریشم لە هەمی شەو ڕۆژێ ناڕەحەتم بەڕاستی دیسراحەتم نەکردووە شەو ڕۆژ تا ئێسێ بەبێ ئۆکسجین ناژێم. داویم حکومەتی هەرێم ئەوەیە کا یارمەتیم دەم بمنێن ئەگەر بۆ دەروێ بەڵام من چە ساڵاتیم بۆ ئێرانێ تا ئێسێ چارەسەرم نەکراوە بە باشی هەر ناڕەحەتم زۆر شەو ڕۆژ. داواکاری من ئەوەیە لە ئەوروپا کرێ من لە ئەڵمانیا ناوم هاتوێتەوە لە چارەسەرم لە ئەڵمانیا کرێ. لە نوێترین هەنگاودا بۆ زیاتر خزمەتکردن با بریندارانی چەکی کۆکژی کیمیاوی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕەزامەندی خەرجکردنی بڕی 100 ملیۆن دیناری وەرگرتووە بۆ چارەسەرکردن و ناردنە دەرەوەی 35 بەرکەوتوی چەکی کۆکژی کیمیاوی بۆ دەرەوەی وڵات. پاسی بەڕێزی یەکەم وەزیری تەندروستی کە لەم بابەتە زۆر پشتگیرم بوو و هەروەها تێگەیشتنی بەڕێزان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ حاڵی ئەم بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەرم ئێمە بانگمان کردوون دەست پێکەین بە ڕێکارەکانی ناردنەدەروی بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەندێکیان ئەم 35 نەفەرەی کە قەرارە بچنە دەرەوەی وڵات زیاترین کێشەیان لە چاو و لە هەناویە هەیە و تەمەنە پزیشکە پسپۆڕەکان پشڕاستیان کردوێتەوە ئەوان پشکنیان بۆ کردوون هەندێک لەو نەخۆشیانە پێویستەکە کە چاندنی گلێنەی چاویان بۆ بکرێن ئێمە بێ پێشوەختە هەم پزیشکەکانی ئەوێ ئاگادارکەینەوە هەمیش پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتی ئێران ئەبێ هەماهەنگیمان هەبێت چونکە ببێوان هیچمان پێ ناکرێت و بۆ ئەوەی ئەم کەیسە ئەم بریندارانە بە باشترین شێوە و بە ئاسانترین شێوە بگەێن لە ئێوە چونکە هەندێکیان پێویستەکە زیاد لە 24 ساعتە زیاد لە 7 ساعت ئۆکسجینیان لەسەر بێ پێویستەکە ئێمە ئەو ڕێکارانە زۆر باش بگرینە بەر احتیاتێکی زۆر باش بکەین بۆی ئەم کەسانە وەگوتم بە ئاسانترین شێوە بگەنەوێ دێمە لەگەڵ کردنەوەی نەخۆشخانی بەرکەوتوانی چەکی کیمیاوی هاو کێشەی سەفەر پێچەوانە ئاکەینەوە پێویست ناکات خەڵک ئەوە بچێتە دەرەوە چونکە ئەو خزمەت گوزاریانەی لە ئێران بێگومان لێرەش بەرجەستەیانەکەین و فەرامیانەکەین بۆیان. دوای ئەنجامدانی پشکنین لە ماوەی 2 مانگی ڕابردوو لەلایەن لیژنێکی تایبەتی پزیشکیەوە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاوی لا کۆی 250 بریندار 35 برینداریان پێویستیان بە پەلە ناردنە دەرەوە هەیە بە مەبەستی چارەسەرکردن. لە ئێستاشدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی ناردنە دەرەوەی بۆ وەرگرتنی چارەسەری ئەو بریندارانە دەست پێ کردووە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ئەم بریندارانە بە مەبەستی چارەسەرکردنیان بەرەو وڵاتی ئێران بەڕێ بکرێن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.